عێراق کۆماری کودەتاکان لە سەردەمی نەمانی حکمی پادشایەتی و دروستبوونی کۆماری عێراقەوە لە ساڵی 1950دا تاوەکو ئەمڕۆ ژمارەی کودەتاکانی عێراق بەڕێژەیەکن کە هەندێک لە مێژوونووسان عێراق بە کۆماری کودەتا یاخود وڵاتی کودەتا ناو دەبن چونکە خودی سیستەمە کۆماریەکە بە کودەتایەک دروست بوو. هەر ئەمەش بووە هۆی ئەوەی زنجیرەیەک کودەتا و لە ناوبردننی سەرۆکەکان لە عێراقدا بە دوای یەکدا بێن. بەشێک لە مێژوونووسان ڕووداوەکان بە کودەتا و بەشێکی تریان بە شۆڕژ ناو دەبن. بە ئەمان شێوە بەشێکیان ڕابەر و پلانداڕێژەری کودەتاکان بە سەرکردە و پێشەوا دادەنێن، بەشێکی تریشیان بە دیکتاتۆر و قۆڕەخکاری دەسەڵات دایان دەنێن. کاریگەری و دەرئەنجامەکانی ئەو ڕووداوانەش تاکو ئێستا بە سیاسەتی عێراقەوە دیارە و خاڵی وەرچەرخان بوون لە مێژووی عێراقدا. بەڵام ئەوەی جێی سەرنجە ئەوەیە عێراق لە سەردەمی پادشایەتیشدا کودەتا و ئاژاوەی بەخۆیەوە بینیوە، واتە لە سەردەمی دروستبوونی وڵاتەکەوە بەم نەخشە نوێیە دەرگای جەنگ و ناسەقامگیری بەڕوویدا کراوەتەوە. سەرەتا لە ڕۆژی 3 ئۆکتۆبەری ساڵی 1932 وڵاتی عێراق بە فەرمی سربەخۆیی بەدەستێنە لە ژێر دەسەڵاتی بەریتانیا. ئەو ڕێکەوتنە بە ڕۆژی نیشتیمانی وڵاتدانرا تاکو کودەتای 14 تەموزی ساڵی 1950 کودەتای بەکر سدقی ساڵی 1936 لە 29 ئۆکتۆبەری ساڵی 1936دا یەکەمین کودەتای سەربازی لە عێراق بە پێشەوایی فەرماندەی سوپا بەکر سدقی ئەنجام درا. ئەم کودەتایە بووە یەکەم کودەتای سەربازی لە نێو ڕۆژهەڵاتی ناوەڕاست و وڵاتانی عەرەبیدا. هەروەها بووە ڕێگەخۆشکەر و بنەما بۆ کودەتاکانی دواتر لە ناوچەکە. لەو ڕۆژەدا چەند تەقینەوەیەک لە ژمارەیەک ناوچەی شاری بەغداد ڕوویاندا و لە ڕێگەی فڕۆکەوە چەندین نووسرا و بڵاو کرایەوە بەسەر خەڵکەکەدا. لە نووسراوەکاندا هەواڵی کودەتا و شۆڕش بەسەر حکومەتەکەی یاسین هاشمیدا ڕاگەیەندرا. بەکر سدقی وەکو فەرماندەی نیشتیمانی و فەرماندەی هێزی چاکسازی نیشتیمانی خۆی ناساندەبوو. دەرەنجامی کودەتاکەش بریتی بوو لە 1 ساڵ حکومڕانی و پاش 1 ساڵ بەکر سدقی لە شاری مۆسڵ تیرۆر کرا و حکومەتەکەی هەڵوەشایەوە. کودەتای 14 تەموزی ساڵی 1950 عەبدولکەریم قاسم و عەبدوسەلام عارف داڕێژەر و جێبەجێکاری پلانی سەربازی کودەتاکە بوون. هۆکاری کودەتاکەشیان گەڕاندەوە بۆ خراپی باری گوزەرانی خەڵکی عێراق و ستەمی دەرەبەگ و ئاغا و سیستەمە پادشاییەکە. ئەم کودەتایە بووە هۆی کۆتایی هێنان بەدەسەڵاتی پادشایەتی و ڕاگەیاندنی سیستمی کۆماری لە عێراق. ماڵباتی پادشایەتی کە لە مەلیک فەیسەڵی دووەم و شازادە عەبدولئیلا پێک هاتبوون لەگەڵ سەرۆکوەزیرانی ئەو سەردەمە نووری سەعدی بە دڕندانەترین شێوە کوژران. عەبدولکەریم قاسم بووە یەکەم سەرۆک کۆماری عێراقی فیدراڵ. عەبدوسەلام عارفیش وەکو وەزیری ناوخۆ هەڵبژێردرا. ماوەی دەسەڵاتی عەبدولکەریم قاسم 5 ساڵی خایاند. کودەتای 8 شوباتی ساڵی 1963 کاتێک عەبدوسەلام عارف لەژێر چاودێری حکومەتدا بووە بەنهێنی لەگەڵ حیزبی بەعز پلانی دژی حکومەت داڕشتووە. لە ڕۆژی 8 شوباتی ساڵی 1963دا عەبدوسەلام عارف بە یارمەتی بەعسیەکان و حرس قەومیەکان توانیان کودەتا دژی دەسەڵاتی عەبدولکەریم قاسم بەرپا بکەن. لە ئەنجامدا بە مەرجی دادگاییکردنی دادپەروەرانە عەبدولکەریم قاسم خۆی ڕادەستی کودەتاچیەکان کرد، بەڵام لە بارەگای رادیۆ و تەلەڤیزیۆنی دیجلە خۆی و ئەفسەرەکانی هاوڵی گۆل لە باران کرد. لە دوای ئەو عەبدوسەلام عارف کرا بە دووەمین سەرۆک کۆماری عێراق و بۆ ماوەی 3 ساڵ لە دەسەڵاتدا مایەوە. بەڵام لە 13 نیسانی ساڵی 1966دا لە ڕووداوێکی گوماناویدا لە ئەنجامی کەوتنە خوارەوەی فڕۆکە تایبەتیەکەیدا کۆچی دوایی کرد. لە پاش ئەو براکەی کە ناوی عەبدوڕەحمان عارف بوو کرا بە 3یەمین سەرۆک کۆماری عێراق. کودەتای 7 تەموزی ساڵی 1968 کۆمەڵێک لە سیاسەتمەداران و کەسایەتیە باڵەکانی حیزبی بەعز لە ڕۆژی 7 تەموزی ساڵی 1968 کۆتاییان بە دەسەڵاتی عەبدوڕەحمان عارف هێنا. لەم کودەتایەدا هیچ ڕوبەڕووبوونەوەیەکی سەربازی ڕووی نەداوە، بۆیە پێی دەوترێت کودەتای سپی. دواتر عەبدوڕەحمان عارف ناچار کرا کە لە بەرامبەر فراهەمکردنی سەلامەتی خۆی و خێزانەکەی واز لە دەسەڵات بهێنێت. لە ئەنجامی ئەم کودەتایەوە
حیزبی بەعز بووە حیزبی دەسەڵاتدار و فەرمانڕەوەی عێراق و ئەحمەد حەسەن بەکر بە چوارەم سەرۆک کۆماری عێراق هەڵبژێردرا. سەدام حوسێن وەکو جێگری سەرۆک دەستنیشان کرا. دەسەڵاتی تاکو ساڵی 1979 بەردەوام بوو. لەو ساڵەدا حیزبی بەعز بەیاننامەیەکی بڵاو کردەوە، تێیدا بانگەشەی ئەوەی کرد کە ئەحمەد حەسەن بەکر دووچاری نەخۆشی بارکنسۆن بووە. سەدام حوسێن خۆی دەسەڵاتی گرتە دەست و بوو بە پێنجەمین سەرۆکی عێراق. لە ساڵی 1970 سەدام حوسێن بوو بە کەسی یەکەمی عێراق و تا ساڵی 2003 لەو حکومەدا مایەوە. ساڵی 2003 لە پرۆسەی ئازادی عێراقدا لەلایەن ئەمریکا و هەوپەیمانەکانیەوە دەسەڵاتەکەی ڕوخێندرا و دواتر خۆی لە ساڵی 2006دا لە سێدارەدرا. لەو کاتەشەوە دۆخی سەرۆکایەتی و حکومەتەکانی عێراق جێگیر نییە و ئاژاوە و شەڕ و دووبەرەکی لە عێراقی نوێ نەبراوە. بیانووی هەموو کودەتا و شۆڕشەکانیش دۆخی خراپی خەڵک و سیستەمی دەسەڵاتی بووە کەچی جار دوای جار بە ناوی چاکسازیەوە ستەمی زیاتر بەرهەم هێنراوە.